جران لە ڕێبەرەتیدا بۆ بەدیهێنانی دواڕۆژە یەکسان لە جیهانی کۆڤید-19دا بەڕێزان لایەنە پەیوەنددارەکان لە پارێزگای هەڵەبجە بەڕێزان کەناڵەکانی ڕاگەاندن وەک لای هەمووان ئاشکرایە تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچان پێشەلکاری مافەکانی مرۆڤە بڵاوبوونەوە بەردەوامی تونند و تیژی لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە شێوەیەکی ئاشکرا دیارە و ئەنجامدەرانیشی بەپێ سزایەکی تند ئازادن ئەمە هۆکاری زیادبوونی تونند و تیژەکانن ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە تونند و تیژەکان زیادی کردووە بەهۆی بارودۆخی نەخوازراوی تەندروستی کە بەشێکی زۆر ژنان بوونەتە قوربانی سەرەڕای بارگرانی تونند و تیژی ئابووری کە کاریگەری خراپی لەسەر خێزانەکان دروست کردووە ئاکامەکانی بەپێی ئامارەکان لە جیهاندا زۆر زیاترە لە ساڵانی ڕابردوو ڕێکخراوی نوێ لە سەرەتای دروستبوونی بۆ زەروریەتی مافەکانی ژنان بۆ پاراستنی ژینگە دروست بووە لەم ڕۆژەدا پابەندبوونی خۆی بە پێڕەوکردنی بنەماکانی مافی مرۆڤ بەگشتی و مافی ژنان بە تایبەتی دووپات دەکاتەوە هەوڵی زیاتر دەدات بۆ بەشداریکردنی ژنان لە ناوەندەکانی بڕیار و پرۆسەی ئاشتی و بەشداریکردنی زیاتری ژنان لە بواری ئابووری و هەوڵدان بۆ دەرخستنی توانە شاراوەکانی ژنان داواکردنی نهێشتنی سیستەمی جاکاری بۆ ژنان لە کەرتی تایبەت و گشتیدا لە ڕووی تەندروستیەوە گرنگیدانی زیاتر بە ژنان پێڕەوکردنی برەودان بە بەرنامەکانی تەندروستی جیهانی لە کوردستاندا هەوڵی زیاتر بۆ دروستکردنی دەرفەتی کار بۆ ژنان و کچان کە بە ڕێژەیەکی زۆر دەرچووی زانکۆ پەیمانگاهن تا خۆیان پشت بە خۆیان ببەستن ئەمەش ئەبێتە هەنگاوێک بۆ کەمکردنەوەی تونند و تیژی